جارا یەکەیە بەرنامە بەیانیت باش کوردستان لەسەر کریزا دارایی و ئاریشە و تاوانان ئەمێ باخەوێنش بۆی vê meremêjî me mêvandariya Neqîb Serkewt Ehmed peyvdarê polîsên Silêmaniyê kiriye. Belê kak Neqîb Serkewt beyanît baş bexêr bê. باش بینەرانیش ماش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی ئەنارتی. بەڵێ سەرەتا ئەمانوێ بۆ پرسیارت دەست پێ بکەین. قەیرانی دارایی تا چەند وای کردووە کێشە کۆمەڵاتیەکان لە ناو شاری سلێمانی زیاتر بم بەو پێی جەنابتان وتەبێژی پۆلیسی سلێمانی. مەڵە دیارە لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانەوە خەڵک توانی بۆ فترێک مقاومە بکا کە یەک مانگ دوو مانگ مقاومەکە، بەڵام دوایەوە بەڕاستی حاڵەتەکانی خۆکوشتنی لێکەوتەوە، لێکترازانی خێزانەکانی لێکەوتەوە، ئەوەش خۆتانزان سەرهەڵگرتنی گەنجەکانی لێکەوتەوە کە ئێران بەجێهێشت. دوایەوەش هەنێک کەس تووشی مەشاکل بوون بە دوایە کە پاریان لای خەڵک بۆ چوونە سەر خەڵکەکان و لە ڕووی یاساییشەوە تۆمەتبارەکران. دیارە قەیرانەکە بەڕاستی ئێستا گەورەتر بوو و وەزعەکەش خراپترە. باشە، دیارترین ئەو کێشانەی کە لە ئێستادا لای ئێوە وەکو پۆلیسی سلێمانی تۆمار دەکرێن چین؟ ئەوەی کە لەلای ئێمە تۆمار کراوە دیارە حاڵەتەکانی خۆکوشتن هەیە، ئەوە تۆمار کراوە لای ئێمە. لەگەڵیشە هەندێک حاڵەتی فڕاندن هەیە، کەسەکە ئەبەن بۆی کە ئیستیغلالی ئەوی بکەن پارەکانیان باتەوە، ئەوەی کە تۆمار کرا بەلای ئێمە ئەو حاڵەتانن. بەڵێ باشە کاک نەقیب سەرکەوت، وەکو دیارە لە هەر شوێنێک کە قەیران و بێپارەی هەبێتن دزی ڕوودەداتن. لە شاری سلێمانی ئەم حاڵەتە تا چەند هەیە؟ ئەو حاڵەتە بوونی هەیە، بەڵام حاڵەتەکان ئەوە نین بڵین ترسناکە یا ئەوەی کە خەڵک بەرنامەیەشی بۆ دانێ. هەندێک خەڵک لەناو بازاڕە کە دەزیر کراوە لەسەر دزینی مۆبایل یا لەسەر دزینی جیفان بڕینی خەڵک یا دزینی جانتای ژنان، ئەو حاڵەتانەمانەیە. حاڵەتی قورسی دزی تا ئێستا لە شاری سلێمانی نیوانە. باشە، ئێوە وەکو پۆلیسی سلێمانی مەسەن چاودێرتان لە ناو بازاردا هەیە مەسەرەن کەسێک بیاوێتن جانتای ئافرەتێک ژنێک بڕفێنێت یاخود گیرفانی کەسێک ببڕێت توانن ئەو کەسانە بە زووترین کات دەزین؟ ئێمە بەدەر لەوەی کە هێزێکی نێشتنی تاوانمان هەیە بە مەدەنیەوە کە ڕۆژانە لە ناو بازاڕان، بەڵام منەمە ئەو بڵم کە هاوڵاتیانی شاری سلێمانی زۆر هاوکارن بۆ دەستگاکانی پۆلیس و حتا ئاسایشیش. زۆرینەی تاوانەکان لە ڕێ هاوڵاتیانەوە هەواڵمان پێدرێت کە کەسێک وا تەسەڕفاتی واکە یا لە بازاڕە دووسێ جار بیندێت کە گومانی لێ بکرێ بە تەمای شتێکە هاوڵاتیان زوو پەیوەندیمان پێکەون. هێزەکانی ئێمەش لە ناو بازاڕانە توان کۆنتترۆلی بکەن دەستگیریان کرد. بەڵێ ئەمەشت بە زۆری تاوانەکان کرد لە دوای ئەم قەیرانەوانێ. ئێوە هۆکاری کەمی پۆلیستان نییە بۆ ئەوەی کە بەتەواتی سەیتەرە بکەن سەر ناو بازاڕ و شارەکەنە؟ تا ئێستاش کەمی پۆلیس نەبووتە هۆکاری ئەوی بڵین کە خەڵکیی زۆر لە کارمەندەکانی مەوازیێنە بێ. ئێمە ئەوەمان بڕیاداوە کە ئاسایشی شاری سلێمانی بخینە پێش هەموو بەرژەوەندێکی خۆمانوە لەو ئێمە زەختێکی زۆرمان لەسەر ئێسا، چونکەوە ئەگەر ئەمڕۆ 24 مانگە 5 مانگ ئێمە ئەفسەر و کارمەندەکانمان موچیان وەرنەگرتووە. تا ئێستا ئێمە سەبرمان کردو و وەکو پێم وتی ئاسایشی شارەکەمان خسۆتە پێش بەرژەوەندیەکانی خۆمانەوە. بەڵێ باشە. کاک نەقیب سەرکەوت، باست لە زۆری کێشەکان کرد. تا ئێستا مەسەلەن ئەو کەسانەی کە بۆ نمونە دزی لێکراوە یاخود هەر جۆرێک کێشەیەش کە ڕوویە سکاڵای لای ئێوەکو پۆلیس تۆمار کردووە؟ دیارە حاڵەتەکانی سکاڵا هەیە، بەڵێ بۆی کە ئێستا خەڵک فێر بۆ ئیستیغلالی خەڵکەکە بۆی کە ئۆتۆمبیلێکی لێکڕێ یا نیوەی پارەکە هاتێ نیوەی نایەتێ دواتر سیارەکە ئەفرۆشێتە و پارەکە هەموویە خوات و ئەم جۆرە سکاڵانە ئێستا هەیە، وەکو ئەچێتە قاڵبی احتیالە و دەست بڕینەوە. ئەوە کە ئێستا هەیە لە شاری سلێمانیا بڵین ئۆتۆمبیلە لە کەسێ وەرەگرێ بە 130 وەرەقە بە 140 وەرەقە لەوی وەرەگرێ ئەیفرۆشێتەوە بە 80 بە 90 وەرەقی حاضر و دوای خۆی لەو کەسە و نەکات. ئەم حاڵەتانە سکاڵایان تۆمار کردو و دیارە ئەمەش هەمووی هۆکارەکە گرێتەوە بۆ ئەم قەیرانە دارایی کە ئێستا هەیە. باشە، ئەی مەسەلەن حاڵەتەکانی تر بۆ نمونە هەر لە سەر مەسەلەی پارە ئەمێنینەوە
ینی حاڵەتە بۆ مەسەن لەو بڕەپارەیە کەمتر بێت بۆ نمونە ملیۆنێک بە 500,000 بە خەڵک سکاڵای تۆمار کردبێت خۆی ئەکەوێتە بەپێی خەڵکەکانە دەرامەتی خەڵکەکەی بێ ئەوەیە هەیە هاتووە لە 100,000 شکاتەکە بەڵ کرێکارە ئیشی بۆ کەسێک کردو کەسەکە پارەی نایەتێ خۆ ئەوی شی بکە هەر بە پنا بێتە بەر یاسا تاو کەسە بانکری ئیژبارکەی بۆی کە حەقی بۆ بگەڕێنێتەوە خەڵک ئێستا زیاتر ڕویان کردێتەوەی کە سکاڵات تۆمارکەن چونکە ئەزانن بۆی کە بێ خۆی پارەکە وەرگێت یا خۆی تۆڵی خۆی بکاتەوە ناتوانێت لەبەرەوە پەناباتە بەر یاسا ئەی حاڵەتەکانی دزیکردن لە ماڵان تا چەند زیادیکردن ئەوەی کە بالفعل دزیکردنی ماڵان حاڵەتێکی قورسە بەوەی کە ئاسوارێکی خراپ لەسەر تاکەکانی ماڵەکە بەجێڵ لەسەر مناڵەکانی و ماڵە بەجێڵێ ئێمە ئەوەی کە توانیمانە مەفرەزەکانمان لە گەڕەکانە حاڵەتەکانی دزیکردنی ماڵان سوپاس بخوا کەمە چونکە ئێمە دزیکردنی ماڵان بە قورسترین ڕوودا و داهانین ئەم دزیکردنی ماڵەوە و پێمی تەسیرەکان سەر تاکەکانی ماڵەکە ژەنگە دوای دزیەکەش مناڵەکانی ئەو ماڵە واتە سەورکن کە ئەو دزە هەر لەو ماڵایە ئاسوارێکی خراپی بێ لە سەریان بەڵام سوپاس بخوا لە سەرەتا ئەم ساڵ تا ئێستا دزی ماڵان کەمە. بەڵێ ئێوە تا چەند هەوڵتان نام ببرەشەوە تا چەند هەوڵتان ناوە کە دزێک لە ماڵان ئەکرێت بە زووی و دزە بدۆزرێتەوانێ ئەمە ئاسانکاری هەیە بۆ ئێوە خۆی ئەو حاڵەتانە تەمان ئێمە دووسێ جۆر باندی دزیمانە هەیە هەندێک باند هەیە کە چاودێریەکەن لە گەڕەکەکانە و خەڵکی گەڕەکەکەن و هاتوونە تا ئەو گەڕەکە و چاودێری ماڵەکانەکان و کەی ڕۆی ئەوان بچن فرسەت دێن بچنە ماڵەکەەوە ئەوانی ترمان هەیە کە نزیکن لە خێزانەکانەوە ئیستغلالی ئەوەکەن تر بەبۆی کوڕێکیانەوە بیا بەهۆی تەلەفۆنێکەوە بە تەلەفۆنێکە کە زانێ لە ماڵین ئەوانیش بشن هەندێکی ترمانەیە ئەمانە بەگەڕەکەکان ئاگەڕێن ڕەنگە لە دەرگاکەش بە ئەگەر نەی کردەوە ئەو سابچێتە ماڵەکەەوە ئەوە ئەو دووسێ طریقەیە هەیە بەڵام خۆشبەختانە لە وەکو پێموتی لە سەرەتایان ساڵ تا ئێستا حاڵەتی دزیکردنی ماڵانمان کەمە. باشە کاک نەقیب سەرکەوت هەرچەنە لەوانەیە هاوڵاتیان بەشیشان ئەو زانیاریان هەبێ بەڵام بەشەکەی کە نەزانن بۆ نمونە کەسێک دزی لە ماڵەکەی کرێت یاخود ئەزانێت دز هاتۆتە سەری لەو کاتەیە چی بکات چۆن ئێوە ئاگدار بکاتەوە چاکترین شت پەیوەندی بکات بە سنتەری ڕێخەری پەیوەندیەکانەوە GCC ژمارە 100 ئەمە لە هەموو موبایلەکەەوە توانی ئەتیادی پەیوەندیان پێ بکەی بۆ هەموو ڕووداوێکیش یعنی هەر تو هەر ڕووداوێکی بینی هەر هاوڵاتێک هەر ڕووداوێکی بینی یا شتێکی گوماناوی بینی توانێت پەیوەندی بۆ ژمارە 100ەوە کە ئەو لایەنی پەیوەندیدار ئاگادارەکاتەوە بە زوورترین کاتێگەنە سەری بۆ حاڵەتەکانی زیری هاوڵاتیان ئەتوانن پەیوەندی بە ژمارە 105 پۆلیسی نێشتنی تاوانەوە بکەنەوەنیش تیمێکی تایبەتیانێ لەگەڵ تیمەکانی بەڵگەی تاوان ئەتوان بە زووترین کاتگەنە شوێن ڕووداوەکە. باشە جگە لەمە ینی مەسەلەن تا چەند هاوڵاتیان هاوکاری پۆلیس بوونە هاوکاری دەستگا ئەمنیەکان بوونە بۆ نمونە حاڵەتێکە بووە بە ڕازگۆیان نە مەسەلەن تەلەفۆنی کردبێت بە ئێوەی وتبێت شتێک هەیە لە فڵانە شوێن ینی ئێوە ئاگدار کردبێت ئێمە هەموو کاتێک پێمان خۆش بوو ئەگەر هاوڵاتیان پەیوەندیان پێوەکردن ئەگەر تاوانەکەش چوبینە شوێنەکە و تاوانەکەش نەبوو بیا ئەو وا هەستی کرد بە کە تاوانێمە پێمان خۆش بوو چووکە با لێن نەشارمەوەلوانی لە پەیوەندیی هاوڵاتیەکە ئێمە تاوانێکی گەورەمان کەشف کرد بێت پەیوەندیەکانی هاوڵاتیان زۆر مهمن بۆ ئێمە هەموو دەمژێمە سوپاسمان کردوون لە پەیوەندیەکانیانە. بەڵێ ئەو کەسانی کە تاوانەکان ئەنجامێن زیاتر لە چ ڕەکەسێکن کوردان عەرەبن ئاوارە ئێستا ئەو تاوانەکان کە لە شاری سلێمانیان خۆتانەزان ئێمە سنوورەکانمان زۆر تونندوتۆڵ نییە عەرەبمان هەیە دوو جۆر عەرەبمان هەیە خوار و عێراق و ئەو برا عەرەبانی کە لە سووریاشەوە هاتوون لەگەڵ کۆمەڵێک کوڕ و ژن و کچی ئێرانی داخلی شاری سلێمانی بوون ئەمانش هەندێکیان سواڵەکەن بەداخەوە هەندێکیان حاڵەتی لە شلۆشیان هەیە عەرەبەکانیش بۆ خۆیان ناوخۆیانە کێشیان هەیە هەندێکیان پارەی تەزویریان پێگیرێت ئەم کێشانەشەیە و ئێمە توانیمانە چاودێریان بکەین و کۆنتڕۆڵیان بکەین. باشە کاک نەقیب سەرکەوت ئێوە چۆن توانیتانە کۆنتڕۆڵی حاڵەتی لە شرۆشی بکەن بە تایبەتی ئەوانەی کە هەم لە ژێر پەردەی سواڵە کاری لە شرۆشی شەکەن ئێمە هەڵمەتەکانمان بەردەوامە دیارە ئەو شوێنەی کە ئافرەتەکانی بۆچن ناوچەی پیشەسازیە هێزێکی پۆلیسی نێشتنیتان بەردەوامی لەوێن ئەوانە تا فترەی پێشوش تەقریبی 30 کەسێکمان لێگرتن لەو ئافرەتانە لە شوێنەکانی تریشا بڵێن ئەگەر لە گەڕێکێکا بێ دیارە ئەنجومەن و گەڕەکەکان راپۆرتمانێن یا تەلەفۆنمان بۆکەن کە ماڵێکی وایە خەڵک زۆر هاتوچویانەکە
لە هەندی حاڵەتی شاخۆ ئێمە نازانینەوە لەش فرۆشن بەڵام کە زۆر هاتوچۆ بۆ ماڵەکە دروست بوو دیارە پۆلیسی لێ ئاگادارکرد و پاش پشکنین چوون بۆ ماڵەکە دەرکەوێمە کاری لە فرۆشتێکن و دەزیرانەکە. بەڵێ دوای دەستگیرکردنیان ئێوە چی ئیجراعاتێککەن بەرامبەریان؟ طبعا کە دەزیرکان نەخرێتە بەردەمی دادوەر مەلەفی لێکۆڵینەوەیان بۆ کرێ و ڕەنگە هەندێک لەوانە ئەگەر بڵێم خەڵکی وڵاتێکی تر بن بۆ نمونە خەڵکی ئێران بن دادوەر لە ڕێی نشینگەی سلێمانی و سنورداشیان دەکاتەوە بۆ وڵاتەکانی خۆیان ئەگەر خەڵکی خواروی عێراق و خەڵکی لای خۆشمان بن ئەوە بند دەکرێن و ڕوبەڕووی دادگاکرێن. باشە کاک نەقیب سەرکەوتانی حاڵەت هەیە لە سلێمانی یاخۆ شوێن هەیە ڕێگا پێدرا بێت مەسەن بە تایبەتی بۆ کەسانی کە لەش فرۆشی دەکەن لە سلێمانی هیچ شوێنێکی تا ئێستا هیچ شوێنێک لە سلێمانیا نییە کە کاری لەش فرۆشی تیا بکرێ هەر شوێنێکی شکاری لەش فرۆشی تیا بکرێ پێچەوانەی یاسایە و کاری یاسایە لەگەڵاکرێ. بەڵێ باسی قەیرانەکانمان کراوینەوەستا باسی قەیرانەکان ئەم قەیرانەت تا چەند کاریگەری لە ئیش و کارەکانی ئێوە کردووە هیچ کارمەندێکی بنکەی پۆلیسەکان نییە کە بایکۆتی کردبێت؟ وڵای هەندێک لە کارمەندەکانمان دیارە دەست لە کارکێشانەوەیان کردو بەس ئەو عەدەدە زۆرە نییە بەڵام ئەگەرم قەیرانەوە بڕوان ینی تۆ ئۆتۆمبیلێک بە بانزینی شەکاکەیتر بانزینی تیانەمان ڕەنگەی لە کار بکەوێت. ئێمەش تا ئێستا سەبرمان کردەوە 5 مانگە ئەوەک بە جەنابتانم و بەرژەوەندی شارەکەمان و ئاسایی شارەکەمان پێش هەموو مەساڵحێکی خۆمانەوە ڕەنگە من مقاومە بکەم یا برادەرەکەم مقاومە بکە بەڵام هەندێکمان هەیە کرێچیە هەندێکمانەیە خوێندکاری زانکۆی هەیە هەندێکمانەیە پێویستی بەوەیە کە مناڵەکانی پارەیان بۆ دابینکە بۆ هاتوچۆی سیارە ئەمەش تۆ توانی 2 مانگ ئیدارە بکەیت 3 مانگ ئیدارە بکەیت ڕەنگەی تر دواتر نەتوانی ئیدارە بکەیت و هەڵوێستێکی هەبێت. بەڵێ ژمارە و کەسانەی کە بایکۆتەکەن و داوای دەست لە کارکێشانەوەکەن زۆرن تا ئێستا ژمارەیان کەمە تەمان ئەگەر بێ دەست لە کاریش بچێشێتەوە بە تەڵەبێک و بڕاتە وەزارەتی ناوخۆ و کاتە موافقەتەکرێت لەسەر دەست لە کار کێشانەوەکەی. باشە کاک نەقیب سەرکەوت باسی ئەوەت کردوتت ئۆتۆمبیل بنزینی ئەوێت باشە ئەو ئۆتۆمبیلەکانی ئێوەش خۆوەکو ئۆتۆمبیلەکانی کە بنزینی ئەوێتن ئەو مەساریف و تێچوانی پۆلیس ئێوە چۆن دابینیە؟ ئێستا هەندێک لە کارەکان وەستاوە ئەم بڵین لەبەر نەبوونی بودجە ئەگەر تۆ ئۆتۆمبیلێک تای بێت ڕەنگە تۆزە زەحمەت بێت کڕینی تایە بۆ ئۆتۆمبیلەکانمان بەڵام بڕێوەبەری پۆلیس سلێمانی لەگەڵ پارێزگای سلێمانیا قسەی کردو بۆ ئۆتۆمبیلەکانی فریاکەوتنەوەانە کە ئەرچی شانشیانێ ئەوانە بنزینیان بۆ دابین کراوە ڕێژەی بنزینەکەش بۆ بنکەکان و بۆ شوێنەکانی تر مەحدود کراوە بۆی کە تۆ چەند دەرەچیت بە پێی کیلۆمەترەکە ئەوەنگە بنزینە بۆ سەرفکرێت. بەڵێ نەقیب سەرکەوت ئەحمەد پەیوەداری پۆلیسیە سلێمانی دەگەڵمەدا بووی گەلێک سپاس بۆ شۆڕۆڤێن.